فیلمی ئەپێکس یا ڕاو دەکرێت یاخود دەربازە دەبێت هیچ ڕێگایەکی تر لە بەردەمتدا بوونی نییە. سێ کارکتەری زۆر باش، سێ ئەکتەری زۆر باشە، فیلمێکی ئەکشن و هەزبزوێن و سوروایڤلدا یەک دەگرن. ئەوانی شارێکە لە چارلز تیرۆن، تارۆن ئیگەرتن و ئیرک بانا. دوای 5 ساڵ لە ناخۆشتین ڕووداوی ژیانی و لە دەستدانی نزیکترین و ئازیزترین وە خۆشەویستترین کەسی ژیانی، ساشای تەنیا و غەمبار بەرەو ئوسترالیا دەچێت بۆی هەم لە کابوسی ئەو ڕووداوە دەرچێت کە بەسەری هاتووە، هەمیش بۆ ئەوەی سەرکێشیەشی نوێ ئەنجام بدات. بەڵام بێ ئاگالەوەی ڕاوکەرێکی دەروون نەخۆش و خراپەکار چاوەڕوانی دەکات. هەر ئەوەش نا، بەڵکو ساشا دەکەوێتە داوی یاریەکی ئالۆز دژ بەو بووکوژە فێربازە، بۆیە ساشا بڕیار دەدات نەبێتە نێچیرێکی ئاسان و هەموو شتێک دەکات تاوکو زیندوو بمێنێتەوە و نێنیەکان ئاشکرا بکات. چیرۆکی ڕاوەدونانێکی ترسناک ساشە دوای 5 ساڵ لە ناخۆشتین ڕووداوی ژیانی هاتووە جەوێکی ئارام بۆ خۆی بەدەست بێنێت، بەڵام بێ ئاگەلەوەی تووشی مەترسیەک ڕوبەڕووی مەترسێک دەبێتەوە کە لە ڕابردووی خۆیدا لە هیچ یەک لە سەرکێشیەکانی ڕوبەڕووی ئەو جۆرە مەترسیە ترسناکە نەبووەتەوە. جا وێنەگرتنی سینەبایی لەو فیلمە زۆر باشە و ئەو ژینگەی ڕووداوەکان یاخود ڕاوەدونانەکانی تێدا ڕوودەدات زۆر سەرنجڕاکێشن، زۆر چێژبەخشە بۆ بینەر و نواندنی هەردوو کارکتەرە سەرچێکە بەجددی بێحەل بوو، زۆر نایب بوو. بەڵام بوونی چیرۆکێکی خراپ بۆ مانایە کە ئەو چیرۆکانەمان زۆرەوە بینەر بە ئاسانی دەتوانێت پێشببینی ڕووداوەکانی کۆتایی بکاتن. و بۆ من جوانترین پامی فیلمەکەەوە بوو بۆی بەسەر ترسەکەت دازاڵ بیت. ڕاکردن بژاردە نییە، بەڵکو باشترین بژاردە ئەوەیە کە تۆ ڕوبەڕووی ترسەکەت ببیتەوە، چونکە کاتێک بڕیار دەدە ڕوبەڕووی ترسەکەت ببیتەوە ئەگەری ئەوە بەهێز دەبێت کە تۆ سەرکەوتوو بیت. جا ئەوانەی حەز بە و ژانەرە دەکەن بێگومان فیلمەکەیان بەدڵ دەبێت. ڕاوەدونانێکی ترسناک لە شوێنێکی گەورە و چۆلدا هەموو ئەو کارانەی تێدا کە چێژ بە بینەر دەبەخشێت. بەڵام بە کۆی فیلمەکە بۆ من فیلمێکی باش نەبوو، بەڵام کۆتاییەکی قایرپێکەری هەبوو. شتێکی وام لەم بەلەستە فیلمەکە سەرنجەکەت هەیە لە کۆمنت دەتوانیت ڕاو بۆچوونی خۆت بنووسیت. بۆیە تا فیلمێکی تر تا ڤیددیۆیەکی تر دێمۆلاتان ئاسوودە و خۆشبەخت بن. خواتان لەگەڵ.